بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا بابتي خيرا أتشين خزمتي پێشبڕکێ بزانین خێر پێشبڕکەی تایە ئەکرێ ئینسان خێر بکا و پێشبڕکێشکا هاوکات بەڵێ بۆیە خوای گەورە وامان فێرەکات کە دایمە پێشبڕکێکانمان بۆ شتی گەورە بن لەسەر ئەرزوو بۆ دنیا و بۆ گەیشتنە قەدێلەکە نەبێت بەڵکو پێشبڕکێکانمان بۆ ئاسمان و بۆ بەرزبوونەوە و بۆ دەرەجە و بۆ بەهەشت بێ. بۆیە خوای گەورە فەرمێ وفی ذلک فەلیەتەنافەسی المتەنافسون با لەرنێ ئەم منافەسەکە گەرم بێت و پێشبڕکێ و ململانێکە گەرم و خست و خۆڵتر بێ. گەرنا هەر ئینسانێک ئەتوانێت پێشبڕکێکا لە دنیاە پارەیە و تۆ سەدە هەیە من 200 ئەو ملیۆنێ ئەو 2 ملیۆن. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبشروا وأملوا ما يسركم فوالله ما الفقر أخشى عليكم. فما والله لفقيري ليتان نأترسم ولكن أخشى أن تبسط عليكم الدنيا كما بسطت على الذين من قبلكم فتنافسوها كما تنافسوها فتهلككم كما أهلكتهم. أفرمي والله لفقيري ليتان نأترسم ترسم دنيا باوشتان بۆکاتەوە بەدەمتانەوە پێ بکەنێ ئێوەش هەستن بەنەزانی خۆتانی تێفڕێن و کەوتنە منافەسە و پەلەقاژە ئینجا بخنکێن تیا بچنۆکە ئەوانەی پێش و تیا چوون. ها دنیا زۆر خەتەرە، ماڵەکەی من ئەو نەقاتە، سیارەکەی من ئەو مۆدیلەکەیەتی، ئەو مارکەکەیەتی، مۆبایلەکەی من، خێزانەکەی من، باخەکەی من، ماڵەکەی من، شەریکەکەی من، جوازەکەی من، ئیقامەکەی من. بەداخەوە هەر کاتێ منافەسە ئاوا بوو بەشتی دنیایی، بوو بە ماڵە باجێنە، بوو بە تەتکە وردە، بەڕاستی قیمەتی نامێنێ. بۆیە خوای گەورە فەرمێ وەرەفەعنا بەعضەهم فەوقە بەعض دەرەجات لیەتەخیذە بەعضهم بەعضا سوخریە. ئەفەرمێت هەندێکیان کە ژێردەستە و خواردەسەی هەندێکی تریانن گاڵتەیان پێیەکەن، هیچی نییە و پارەی نییە و فەقیرە و لاتە و پاتە و ئیفلاسی کردووە و قەرزاری منە و هەندێک بەداخەوە منافەسەکە گەیشتوێتە ئەوەی کە هەر لە پارەیایە هەر لە دنیایایە. بزانین سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چیا منافەسەیانە کرد. جارێکیان کۆمەڵێک لە فەقیر و سەحابە هەژارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتنە خزمەتی کە پێیان وترا فقراء المهاجرین، ئەوانەی لە پێناوی خوای گەورەیە کۆچیان کردە بۆ هیچیان نەبوو. تیان یا رسول الله ذهب أهل الدثور بالدرجات العلا والنعيم المقيم. ئەی پێغەمبەری خوا براکانمان کە خاوەن مڵک و ماڵ و باخ بوون پێش ئێمە هەموو خێر و بێرەکەیان بۆ خۆیان بردووە. یعنی چی؟ یعنی خەباخی ئەوانە، ماڵ هی ئەوانە، سیتی ڤیلاکان هی ئەوان، هەموو تەندەرەکانی شەر بۆ ئەوان دەرەچێ، پارەش هەر لای ئەوان کۆبێتەوە. ئێمە شاتوین و فەقیر هیچمان پێ نابڕێ. فعلا بۆ ئەمە هاتبوون بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وما ذلك، چۆن ئەوان هەرچی خێر و بێری خێر و بێریشان بردی بە شارەکەی خۆیانە کاکە، مەدینە وڵاتی خۆیانە، تو بۆ گلەیلەیەکی نا غەڵەت حاڵی بین ئێمە. وتیان یا رسول الله ئەمانە يصلون كما نصلي ويصومون كما نصوم. ئەمانە وەکو ئێمە نوێژەکەن، وەکو ئێمەش بە ڕۆژوە بن، لەم منافەسەیە بەرامبەرین. ئەوەی کە ئەوان پێیانەکرێ ئێمەش دەرەقەتین و پێمانەکرێ و بە ڕۆژوو بە نوێژ. بەڵام دووشت هەیە يتصدقون ولا نتصدق ويعتقون ولا نعتق. خێریان لەدەستە بێتەوە خێرەکەن ئێمە خێرمان پێ ناکرێ لەبەر هەژاری، بەندە ئازادەکەن ئێمە پێمان ناکرێ. الله سێری منافەسی سەحابە لە چیا بوو؟ شەڕ لەسەر چی بوو؟ خەم لە چی ئەخورا؟ لە کاتێکە ئەم هەژارانە ئەکرا بێن بڵێن پێغەمبەری خوا 20 مەتری ئەم خاکەمان پێ نابڕێ هە لە سەمان تاپۆکیت و بەناوی پێشمەرگە کۆنەکانەوە ئێمە لە مەکەوە لەگەڵ تا هاتوین بمانەی تێ ناکرێ موچەیەکمان بۆ ببڕیتەوە.
ناکرێ ئەم ماڵە لەگەڵ ئەم خەڵکی نای خۆیان ناوە موسڵمان و برا و ئەنسار و پاڵپشت بۆ ئێمە بەشێکی مڵک و پاری خۆیانمان بنێ نەخێر تی پێغەمبەری خوا ئێمە ئەو خێری ئەوان پیان نەکرێ پێمان ناکرێت سێم خەفەتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکمان فێر بکەم ئەگەر کردا پێش ئەوان بنەوە دیان بەڵێ پێغەمبەری خوا فەرمی دوای هەموو نوێژێ 33 جار بڵێن سبحان الله 33 جار بێتانەچی 33 جار بڵێن الحەمدولله 33 جار بڵێن الله ئەکبەر بەما پێشی براکانتانەکەون الله لەم خۆشیە لەم ئۆفەرە کە بۆیان دەرچوو ئیتر هەر هەمووی بەدڵخۆشیەوە ئەڕواتەوە پێغەمبەری خوا چیانێ سبحان الله والحمد لله والله أكبر تی بڕۆن ئەبەوە پێش براکانتانەکەون هاتنەوە پتانەی پێغەمبەری خوا براکانیشمان گوێیان لێ بوو ئێمە ئەڵێین سبحان الله والحمد لله والله أكبر 33 جار دوای هەموو نوێژێ ئەوانیش فێر بوو سەر لەوەشە بەرامبەر بووینەتەوە الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ذلك فضل الله يؤتيه من يشاء ئەو فەزڵی پەروەردگارە ئیدا بۆ کەسێک لە خۆی ئێوێ کەواتە کە تۆ پارەیەکت پێیە فەزلێکە خوای گەورە لەگەڵی کردویت چۆن فەزل لەگەڵ بەندەی خوا ئەکەیت ئەم پارەیە لە دەستان ناهێڵیتەوەی بەخشیت منافەسی ئەلێرە نەیە پێیەکەیت هەر کەسێ لە دنیاە منافەسەی کردی قیامەتا منافەسەی کە مەچوە حەلەبەی سیراعەوە لەگەڵیا وەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا حسد إلا في اثنتين حسودين إلا لدوشتان به رجل آتاه الله مالا ورجل آتاه الله علما ئەو پیاوەی کە خوای گەورە علمی پیاوە ئەڵێ بەخوا خۆزگە علمەکەی ئەوم پێ وایە بانگەوازی ئەو پیاوەم پێ بکرایە بمتوانێ منیش وەکو ئەو قسە بکەم لەگەڵ کەسێکە کە خوای گەورە پاری پێداوە ئەڵێیت خۆزگە خوای گەورە نیعمەتەکە و لێو نەئەسەندەوە بەڵام ئەو نیعمەتە شتیا بە میش بمتوانێ وەکو ئەو بەشدار بم لە خێری خەڵکا و خەڵک فێری خێر کەم و ئاراستەیان کەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەس ئەم دوانە حەسادەتی تایە ئەوش بە معنای لابردنی نیعمەتەکە نا لە بەرامبەر نەخێر زیادکردنی نیعمەتەکەیە بۆ خۆت بەڵێ بۆیە ئیذا رأيت الرجل ينافسك في الدنيا فنافسه في الآخرة ئەو لە دنیاە ململانی لەگەڵ کردی لێی گەڕێ بچۆ بۆ قیامەت بڵێ وەرە ئەم حەلەبەیەوە بەڵێ سابقوا إلى مغفرة من ربكم پەلە بکەن دەسوبرد بکەن هەوڵ بن مەوەستن بەڵێ ئەم منافەسەیە گەورە بێ ئەم منافەسەیە شەدید بێ چۆن بتوانین ئەم منافەسەیە بکەین ئەمە دایمە منافەسی بوو لەگەڵ ئەبوو بەکرە خۆیان لە ڕازی بێ منافەسەیەکی زۆر شەریفانە لەسەر پۆز بوو نەخێر لەسەر وەی کە ئەو ئەرزەی کە درابوو بە ئەبوو بەکر لەوەی عومەر زیاتر بوو نەخێر لەسەری موچەی ئەو لەو زیاتر بوو نەخێر لەسەری ئەو حیمانی کە بۆ ئەو بڕابووە ئەو سیارەنی بۆ ئەو کڕابوو لەوەی عومەر زیاتر بوو نەخێر فەرمێ عومەر خۆی جێگەتەوە فەرمێ جارێکیان پێغەمبەری خوا ئەمری پێکردین بە خەیر فوافق ذلك عندي مالا منیش خوا ڕەحمی پێکردم لەو کاتیا پارەم هەبوو وتم اليوم أسبق أبا بكر خوا أمره أبي أبو بكر بيش بمو إن شاء الله الله أم بيش قوتنا چن خوش أم بيش بكير چن شريفة چن قورية چن أمتي إسلامي شانازي بيكا وملي باتك أشكالاتي فلك دسم كل بني وإمالك ما هي نام بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي ما أبقيت لأهلك قلت مثله تی عمر چی بۆ ماڵ و ناو بەجێشتووە تم نیوەی نیوەی پێشتەوە نیوەی ڕێکم هێناوە ئەمە لە دەستچێت ئەنجا فەرمی ئەبوو بەکر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی أبقيت لهم الله ورسوله ئەی پێغەمبەری خوا خۆ پێغەمبەرم بۆ بەجێشتووە ئەها کوردەڵێ گسکی لە ماڵەکە یابوو هەچی نەهێشتووە هەموو ماڵەکەی هێنا چکە حاڵەتەکە وای ئەخواست ئەمە جیهادێک و بەرەنگاربوونەوەیە کە پێویستی بە پارە و بە پیتاکی هەمووان بوو لەبەرەوە ئەبوو بەکر خۆی پێنەگیرا هەرچی هەبوو هێنای
الله منیش وتم لا أسبقه إلى شيء أبدا. بەخوا ئەبوو بەکر تەواو من تەسلیم بووم، تۆ یەکەمە من دووەم لەمە دووە قەت پێش ناکە و منافەسەش ناکە. کۆڵڵە چۆن بتوانین ئاوا بین، چۆن بتوانین سەحابە ئاسا لەسەر ئەمە منافەسە بکەین، لەسەر ئەم خێرا چۆن بتوانین. ئەزانین باوکی من ئەزانی چەند قورسە تۆ هیچ بۆ ماڵ و مناڵ بەجێنەیەڵیت، بەس بەدەم خۆشە بێنە بەرچاوی خۆت بچی دەست بەریت، ماڵەکەت هەمووی بێنیت، هەمووی بیخەیتە سەر پلێت، دیوارێکی ڕق و تەقیان بۆ بەجێ بێڵیت. بەخوا بەس بەدەم خۆش، بەخوا ئەمە بەس لە دەست هەبوو بەکرێت. بۆی پێغەمبەری خوش دڵی نەشکان ئەیفەرمووی بیبەرەوە، چکە زانی ئەگەر هەتا ماوە ئاوا بژی لەو فەقیرەیە کە بەو تیجارەتە ماڵ و مناڵی ڕاهێنا بوو، بەو ناز و نیعمەتە لەسەر ئەو هەموو ئاڵتون و لەسەر ئەو هەموو دەوڵەمەنی ئەبوو بەکر موسڵمان بوو، ماڵ و مناڵی زۆر بە ناز و بە شوێت پەروەردەکردە بوو، بەڵام ئێستاکەنا نانی ئێواری بۆ بەجێنهێشت. زانە چەند سەخت، زانە چەند قورس. ئیدی باش ئەمە بە دەوڵەمە نەکرێ بە تاجی دەکرێ مامۆستاوەکو خۆ باس کرد. ئەی فەقیری داماو چی بکە؟ نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ رب درهم سبقت ألف درهم. لەوانە یەک درهەمێک پێش 100 درهم بکەوێت. یعنی چی مامۆستا؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ درهەمێ؟ نا ئەفەرمێ رب درهم سبقت 100,000 درهم. یەک درهم پێش 100,000 درهەمەکەوێ؟ بەڵێ بە چ قیاسێک؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان شوڕەکە بۆی کە فەقیریش دڵی خۆی دانەمێنێ، بەڵێ جا من تاکوێرە من لەگەڵ منافەسەیە تازە من لە چۆم چیم پێیەکرێ. ئەفەرمێ پیاوێ 2 درهەمی هەیە، دانەیەکیان لە پێناوی خوای گەورەیە ئابەخشێ. والله ئەم درهەمە زۆر بە قورسی لەدەستێ بێتەوە، چونکە ئەوە یەک هەفتەیە عەرەق ئەڕێژێ هەتاوەکو ئەم درهەمەی وەرگرتووە لە کرێکاریە کە ئەیبەخشێ. زۆر قورسە، زۆر ناڕەحەتە. 100 خوتورەیە بە مێشکیا لە فەقیری و لە ناڕەحەتی و لە پێویستی خۆی بۆ دەرهەمە، بەڵام ئەیبەخشێ. پیاوێکیش دەوڵەمەنە ئەکا بە ماڵەکەیە 100,000 درهەمی لێ بەخشێ، پێوەی دیار نییە ئەم درهەمە بەم نیەتە بەم دڵە پێش ئەو 100,000 ئەکەوێت. ئۆفەرێکی تایبەتە بەس بۆ ئەمە بەر هەموو کەسێک ناکەوێت. بۆیە خۆشەویستەکانە ئەگەر نیتە، ئەگەر توانات نییە بیتە ئەم کێبڕکەیەوە، ئەوە بەنیەتەکەت بەشدار هیچ نییە، دەرهەمەکەش نییە، کێبڕکێ بەنیەتەکە وکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إنما الدنيا لأربعة نفر. دنیا بۆ 4 کەسە، رجل آتاه الله مالا وعلما. ئەفەرمێت دنیا بۆ 4 کەسە، دیقەت بە پیاوێک خوای گەورە علم و پاری پێداوە، ئەیبەخشێتەوە لە خێرا سەرفێکە، سیلەی ڕەحمی پێگەێنێ لە پێناوی پەروەردگارە. ئەمە بەرزترین پلەی هەیە لای پەروەردگار. الله ئەمە زانی چۆن بژی، ئەمە عەقڵانەیە. ئەوانە عەقڵ نین کاڵین بەخوا لێزانە، ئەزانێت چۆن بژی، ئەزانێت چۆن خۆی ڕێخانە. ئەمە لێزانە کە ئەزانێت چۆن خۆی لەگەڵ خوای گەورەیە ڕێکەخا. بزانیش لە ئەخیرا گەر بچی هیباتەوە. دووەم رجل آتاه الله علما ولم يؤته مالا قال لو أن عندي مالا لعملت بعمل فلان. پیاوێکیش خوای گەورە بەس عیلمەکەی پێداوە بەڵام پارەی نەیاوەت، خۆزگە منیش من بواە وەکو فڵان کەس دەسمە بواە لە خێرە، بڕۆ بزانە مەشروعی خەیری کردوێتەوە، بڕۆ بزانە خزمەتی ئەهلی عیلمەکە، پارە ئەدا بە داعیەکان، بڕۆ بزانە چی کردووە ئەم هەموو موسسەسەی خێریە خزمەتی نەخۆشەکە، بڕۆ بزانە چی کردووە. منیش بەداخەوە آخر من خۆم چیم هەیە تابی بەخشم، خۆزگە منیش هەم وایە وەکو ئەم بکردایە. فهو بنيته وهما في الأجر سواء. بەس بە نیەتەکەی گەیشتێ ئەڵڵا ئەمی شۆ پاڵ ئەو ئەڵێ خۆزگە هەم وایە میژ وەکو ئەومە کرد. سێمیان رجل آتاه الله مالا ولم يؤته علما. پیاوێکە بەس پاری هەیە بەڵام دانایی پێ نەبەخشراوە، پارەکی تەخشان و باشانەکات، لەولاوە پێنجژمەیەکە کاتەوە، لەولاوە مەسبەحێکە کاتەوە، لەولاوە شێلانێکە کاتەوە، لەولاوە لەش فرۆشیەکە کاتەوە، لەولاوە خراپە، لەولاوە تیجارەتی عارق، لەولاوە هەرچی خراپەیە دەسی بۆ ئەبە. ئەمە خراپترین مەنزڵی هەیە لای پەروەردگار، ئەچۆ بە ناخی ئەرزا قار و ناسا، لەمانەوە نزیک نییە. بەڵام
چوارەمیان ئەوەیە کە وەکوڵێ وەکو لەشفرۆشی ناشرین و قمارکەری مفلیس نەپاری هەیە نەعەقل و علمیشی هەیە بەڵێ ئەگە پارەمە بوو منیشە موشەیەکۆ لەسەر ڕێمڕامەوە بووە نەمزانی سەفەری دینیام لێ کردو بۆ خۆ منزانی چۆن لەسەرێژیم هیچیشی نییە بە خەیاڵ بەڵام چونکە عەقڵەکەی نییە تەمەنای چیەکە تەمەنای ئەم پیاوەکە کە چۆتە حەضیضەوە لە سنووری ئینسانی چۆتە ڕیژی ئاژەڵەوە ئەبین خوای گەورە چۆن تۆڵە لەوە ناکاتەوە ئەزانین چۆن لە ماڵەکەی خۆیانە بە جەڵتە و بە ڤیاگرا و ئەبن بەژێر سەختی ماڵەکانیانەوە هەڵێگە منیش هەم وایە لێیە باش بەڵێ کەواتە خۆشەویستەکەم ئەگەر نەتبوو بەنیەتەکەت ئەگەیتە ئەم پیاوانە بەڵێ بۆیە بەرزترین پلە هی پیاوێکە کە خوای گەورە عیلم و ماڵی پێداوە لەگەڵ پیاوێکە عیلمی پێداوە بەنیەتەکەی ئەگاتە ئەوەی کە ماڵەکەشی هەیە بۆیە ئەو کەسانەی کە عیلمیان پێ نییە و داناییشیان نییە ئەوانە هەم دنیایان ڕۆیشتووە و هەم بەداخەوە قیامەتیشیانە ڕوا هەم سەر و هەم ماڵ قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة خەسارەومەند ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە تەنها خۆی نادۆڕێن لەسەر مێزی قمار ماڵ و مناڵەکەشی دۆڕانەوە هەموو شتێک کۆتایی پێهاتەوە دینارێکیشی لەبەر دەستان نەماوە لەو ڕۆژەیە بە قەڵکی بێ تام و چێژی خۆشەکانیشی هەمووی کۆتایی پێهاتەوە هەمووی سەراوەتەوە بەڵێ خوددا بنچینەی دنیای داناوە بەشی هەر کەسی گوێبەگوێ داوە ماڵ بۆ خواردنە نەک بۆ هەڵگرتن بەشی کەس نەدەی ئەبن بە دوژمن هەندێکی تریش کەوا بێپارن هیچ قەدریان نییە لەگەڵ ئاوارن هەر بەداخەون ئەڵێن ئاخ پارە دنیا بۆ پارە لەگەڵ تا یارە بەڵێ أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته